کاک شامبیستیمانە تاوانباران لە کەیسی تیرۆرکردنی شاپور و قابیل دوای 20 ساڵ دووبارە دادگایی کرانەوە و تەبریئە کران و دواتر ئازاد کراون و ئەمە ڕاستە؟ ئایا وەکو کەسوکاری ئێوە ئاگاتان لەمە هەبووە؟ ئایا لە دادگایەکەیە ئاگادار کراونەتەوە بەشداری کراون پێکراون لەگەڵ ئەمەیە؟ ئایا شایەتحاڵ هەبووە؟ ئایا ئەوانەی لەو کاتە لەگەڵ شاپور و قابیلا بوون لە بێکاران کە لەوانەیە دەموچاوی تاوانبارەکانیان بینی بێت، ئایا ئەوان شایەتی خۆیان داوە یان هەروە بە غیابیان محکەمە کرا و ئازاد کران و تەبریئە کران؟ زۆر سوپاس کاک عەلی بۆ پرسیارە. دیارە ئەو بابەتە پرسیاری گەورەی لای ئێمە وەکو بنەماڵەی ئەو شەهیدانە دروست کردووە. ئەو دوو کەسای کە هێنرانە سەر تەلەڤیزیۆن و دانیان بەوە دادان کە ئەوان تیرۆرە، ئەو دوو کەسەی کە هێنرانە سەر تەلەڤیزیۆن لە کاتی خۆی و ئەترافیان کرد کە ئەوان تیرۆرەکەیان کردووە، ئێستا ئازاد کراون. ئازادکردنەکەیان لە ساڵی 2018 جارێکی تر لەسەر ئەو کەیسە دادگایی کرانەتەوە تەبریئە کراون. یەکەم جار لەسەر ئەو بە کەیسێکی تر گیراون، دوای لەسەر ئەم کەیسە حکم دراون. لە دوای 20 ساڵ لە حکمدانەکەیان لە 2018 جارێکی تر دادگایی ئەکرێنەوە، ئیعادەی محکەمە ئەکرێنەوە و تەبریئە ئەکرێن. کە تەبریئە ئەکرێن ئێستا ئەوان لە هەوڵدان لەگەڵ بنەماڵەی ئەم دوو شەهیدەیە دابنیشن. پەیوەندیان کردووە، پەیوەندیان بە حزبی کۆمەنیستیشەوە کردووە، پەیوەندیان بە ئێمەشەوە کردووە وەکو بنەماڵە. لە چەند ڕۆژی ڕابردووە دانیشتێکمان لەگەڵ یانە کردووە. من وەکو کەسێکی نزیک لێیان و کاک محەممەد برای قومری خان لەگەڵ کاک ناجی ئامۆزای قومری خان ئێمە هەرسێکمان لەگەڵ کەسوکاری ئەوانە دانیشتێکمان کرد و چەند پرسیارێکمان ئاراستەیان کرد، چونکە ئەم کەیسە ئیعادەی محکەمە تەنها بە قەراری سەرۆکی هەرێمە کرێ. ئەوان ئەڵێن چی؟ ئەڵێن ئێمە کردومان، ئێمە نەمان کردووە. ئەوان ئەڵێن ئێمە نەمان کردووە، کاتی خۆی بە زۆری ئەڵێن ئێمە مەیخانەمان تەقانوتەوە، دوکانی مەشروبمان تەقانوتەوە، لەسەر ئەو کەیسانەی گیراوین. دواتر هاتوونە ئێمەیان بە زۆر اعترافیان بە ئێمە کردووە، بە هەڕەشەی اعترافیان بە ئێمە کردووە. بەڵام پرسیاری جەوهەری ئێمە دوو پرسیارمان کردووە، چونکە ئەمە دوو جانبی هەیە. جانبێکی سیاسی هەیە، ئەم قەزیە جانبێکی ئەفەن ئێستا دوو نەفرە لە کوێ ئەژێن بۆ خۆیان؟ لە کوێ شێن؟ یەکێکیان لە تورکیایە، یەکێکیان لە کوردستانە. لە کوردستان لە کوێ ژێر؟ لە تورکیایە. نامەی ڕسمیان پەیوەندیان بە حزبی کۆمەنیستیشەوە کردووە، حەسەب خۆیان دەمەوێتیان پەیوەندیمان بە حزبشەوە کردووە، بە شەخسی شوتیان پەیوەندیمان بە عەبدوڕەحمانی حاجی مارفەوە کردووە. ئەوەیان بە ئێمە ون. ئێمە دوو پرسیارمان ئاراستەیان کردووە، داوای وەڵامی ئەو دوو پرسیارەمان لێیان کردووە، چونکە ئەم کەیسە دوو سێ جانبێتیایە. عەفوەن کاکشۆن، ئایا مەرجە ئەمانە ڕاست بڵێن؟ مەرجە نەخێر، لەبەرەوە پێمان وایە دەبەرەوە دوو پرسیارمان کردووە. پرسیارەکان یەکێکی سیاسیە، یەکی پرسیارێکی قانونیە. پرسیارە سیاسەکەمانەوەیە ئەمانە کە دوکانی مەشروبیان شتەقانوتەوە، مشکلە نییە سەر بەچی تەیارێکی ئیسلامیەکان بوونە، چکە ئێمە ئازانین ئەو کام تەیار پارتی هەڵێستوڕان ئەو کاتە لەو سەردەما. ئێمە ئاگاداری تەیارە ئیسلامیانە کامەی پارتی هەڵێستوڕان، ئەمانە سەر بە کام تەیاری ئیسلامی بوونە. پرسیاری دووەممانەوەیە چۆن بڕیاری ئیعادەی محکەمە دەرچووە. ئیعادەی محکەمە تەنها بە قەراری سەرۆکی هەرێم دەرەچێت. ئیعادەی قەزیەیەک کە تەمیز کرایە و دەرەجەی قەتعی وەرگرت، ئەتر قابل بەوە نییە محکەمە بکرێتەوە و جارێکی تر بێ لەسەر ئەو قەزیە محکەمە بکرێتەوە. ئێمە قەزیەکانمان ڕادەستی چەند مەحامیەک کردووە، ئێستا بۆمان تەفسیری قانونی بکەن و ئەو پرسیارە قانونیمان لەوان کردووە، داوای پرسیارمان لێیان کردووە. ئێمە پێیانمان وتووە ئەم کوڕانە لەسەر قەزیەی کۆمەڵایەتی یا لەسەر قەزیەی خوانەکەران شتێک، ئەمە قەزیەکەیان قەزیەکی سیاسیە، لەسەر ئایدۆلۆژیا، لەسەر فکر، لەسەر بیرروباوەڕ، لەسەر چالاکی سیاسی تیرۆر کراون. لەبەرەوە ئەمە پێویستی بە بڕیاری سیاسی هەیە، ئەمە قەزیەیەکی سیاسیە، قەزیەیەکی کۆمەڵایەتی نییە. بەشێکی پەیوەندی وەکو ئێمە بە ئێمە هەیە، وەکو
کۆمەڵایەتی بەڵام بەشێکی پەیوەستی سیاسی هەیە و پەیوەستی بە کۆمەلگاوە هەیە ئەمە دیفاعیان لە ئازادیەکانی کۆمەلگا کردووە. بەڵێ